بەنای خوای بەخشندە و میرەبان بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایشی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. ئایزان زۆر جار ئێمە بۆ ئەوەی تامی دەممان شیرینکەین چوکلێتێک یان شەربەتێک دەخۆین دەڵێن بە تامی دەممان خۆش بێت. من فڕێک شەربەتێم خواردەوە بۆ ئەوەی کەمێک تامی دەم خۆش بێت، بەڵام چەندێک لە ژیانماندا گرنگی بۆ دەدەین کە قسەکردنمان شیرین بێت، زمانمان پاراو بێت لە قسەکردندا، ئاگاداری وشەکان بین کە دەری دەبڕین. بە تایبەتی لە ئێستادا دیاردەیەکەیە زۆر ناشیرنە لە نێو کۆمەلگادا، ئەویش دیاردەی جنێودانە بە یەکسری. دەبینین گەنجەکان بۆ گاڵتەکردن و سوبعەتکردن لەگەڵ یەکتریدا دەست دەکەن بە جنێودان بە یەکتری و تەنانەت بە کەسوکاری نزیکی یەکتریشەوە. دەبینین بۆ ئەوەی منداڵێک بە پێکەنین بخەین و زەردەخەنەیەکی بخەینە سەرلێوی هانی دەدەین بۆ ئەوەی فێر بێت تف بکات و جنێو بدات. چەندێک لە ئاینی پیرۆزی ئیسلام گرنگی بەوە دراوە کە موسڵمان زمان پاراو بێ و زمانی شیرین بێت، نەوەک زمانی زبر بێت و وشەی نەشیا و دەرببڕێت. من ئەمڕۆ لەسەر جنێودان و ئەو دیاردە ناشیرنەی کە لە نێو کۆمەلگا هەیە سەرنجی بەشێک لە وڵاتیان وەردەگرم، بابزانم هۆکاری چییە کە ئێمە لە نێو کۆمەلگا دەبینین ئەو دیاردەیە زۆرە، ئەویش دیاردەی جنێودانە. دەبینین کابرا خەریکی لێخوڕینی ئۆتۆمبیلە جنێو دەدات، کابرا لە سڕێی سەمون ڕەوەستاوە، لە سڕێی نان وەستاوە خەریکی جنێودانە، یان تووڕە دەبێت و حەسەبی دەبێت ئیتر دەست دەکات بە جنێودان. ئێوە لەگەڵمان نابن سەرنجی وڵاتیانتان بۆ وەردەگرم و بزانم بۆ چوونیان چییە، لەگەڵمان نابن. بۆچی لە ئێستادا جنێودان لە نێو کۆمەلگای کوردیدا زۆر بووە؟ وەڵای خۆی چییە ئیمان زەعیفە، ئەگەنا جوندان بۆ خۆی پێشترێر کەس مندارێکی ینی دەبینی کە ئەوەن دەگچکۆکە و اختیارە گەورەی لە خۆی زۆر احترامش دەگرت، بەس دە کابرا لەوانەیە دوو قات عمری هەبی اختیار بیتن مندارێکی ئەوەندا ئەگەی ئیشەکی باش پێ برێ لەوانە ڕفتارێکی ناشرین بکاتن یان قسەکەت پێ برێتن. زۆر جاتون نسلاتی دەکەیت دەکاکەوە چاقت هەیە چی شتێت و ڕێزگرتنیێکی تایبەت هەبوو، بەدەستت بە خۆت دەزانی زاکە و زروفەکە زۆر گۆڕا. خدا نەخواستە جنێومان پێدرا چۆن مامەڵە بکەین، چۆن ڕەفتار بکەین؟ وڵی دەبی تعامل بکەین، احتمال تعامل لەکەی خراتەوە ینی زیاترەوە بکات، دەبێت و حسابی خۆت لەگەی بەرامبەر نەکەی، تعاملت دەبیتن و قسەی خۆشی لەگە بکەی وای لێ بکەیت کە کابرا بەخۆی برێ کاکە داوای لێبرن دەکەم ئەمە غەرەتم ئەتو ڕاستی، ینی وای لێ بکەی کە بەخۆی دابستەوە. واتە دەبێ مامەڵەشی جوان لەگەڵ وڵای تو دەبی قابل لەوی زۆر بە جوانی بەڕۆپێکی جوابی دێەوە. باشە ئەو جنێودانە قسە پێگوتنە سیفەتی چییە؟ وڵی بنسبەتی چیە بنسبەتی چی ینی ناتەن سوێسان لە مسلمانی لە مسلمی ناوەشێتەوە بەزە تو یانی احتمال لە کابرا نارێم بڕایەکی زەعیفە بیان ئەوەی ئەو وەزعی کەبرێت ئێستا لەو سوعبەت و مۆبایل و ئەو شتانەی بە خۆت دەزانی بە ناوی سوبعەت و گاڵتەکردن و ئەم جۆرە ناوانە دەکرێت ئێمە ئاوازون بە یەکتری بدەین ینی قسە بە یەکتری بڵێن؟ ناوەڵە ناکرێت، ناوەڵەوە ڕفتاری مسلمانی نییە و نابیت، ینی دەبی لە معاوەلە بکەین نسعەتی یەک دی بکەین و بێکدا بچینە برن کاکە و شتت غەڵەتەوە مەکە لە باتی شتەی دوو قسەی خۆش لەگە برادەرەکە سەبەت شوا بکە ینی کە شەرعی بی لە شەرعی دەرنەچێتن. ئارەوەڵە زۆر باشە. ئەو جنێودانە لە نێو چ چینێک زۆرە وەکو خۆ دەگە بیبینی؟ وڵای زیاتر لە ناو گەنجان دەبرا بوویتوان لە گەنج ینی زۆر ینی فشقیات و سوعبەت و جوندان و شتوال ینی قسە خۆش لەگە دەکا قسە چوای پێ دەرێکە بە خۆت دەزانی هەل ناوانە ینی ئیسانی بەتەمەنی شتوالە زۆر زیاتر ئەو شتانە نییە. هەندێک زیاتر ئەو جنێودانە بە ناوی خۆشەویستیشەوە، ینی کەسێک خۆش دەوێت جنێوی وای پێ دەکەی لەسەر ئەو ڕفتاری ئەو ڕۆیە ئەو بە بەردەوام بووە ئەو دەبینی کابرا زار جارێ لێک تووڕە دەبن و عادز دەبن و یان احتمال لەوانەیە ناخوشیان لە پێیابێتن هەر بەربەرە دوای دەبتەستە گەمە و دەبتە لێکدانەوە ئەو شتانەیە ڕاستی.
جنێودان سیفەت و ئاکاری چیە لە نێو کۆمەڵگەدا؟ بەخێر بن سەرچاوان یەکەم شت وڵات جنێودان وەبزانم لە هیچ دنیایشی یعنی ڕێ پێ نادرێ خاستن کە ئێمەش یعنی وەکو خەڵکەکی مسلمانین بەگشتی جنێودان شتا بلێ شتێکی ناشیرنە دەگەڕێتەوە سەر ئەوەش کە ئەو کەسێکە جیون دەداتن ینی دەگەڕێتەوە سەر پەروەردەکەی خۆی لە نەناو خێزانەکەی خۆی واتە پەروەردەکردن لە نێو خێزان کاریگەریەکی تەواوی دەبێت لەسەر ئەوەی کە ئەو کەسە ئەو مرۆڤ زمانی پاراو بێ زمانی شیرن بێ زنێو فرۆش نەبێت دەورەی گرنگی هەیە بەڕاستی یعنی دەورەی سەرەکی هەیە ناو ینی خێزانەکەی خۆی ئەگە پەروەردەکی چاکرێت بەس هەشە خێزانەکە زۆر ڕێکوپێکە ینی هەیە ینی دەرج دەچیتن کە ئەو لە پەروەردەی ماڵەکە خۆشی لای دەداتن لانی لایدایە ئەوزە لەبەرەندە بە هیچ ینی بە هیچ قانون و هیچ یاسا و عورفە جنێودان شتێکی باش نییە. باشە ئێمە دەبینین کۆمەڵێک کەس هەن بە ناوی گاڵتەکردن و سوبعاتکردن لەگەڵ یەکدا خەریکی جنێودان بە یەکتری ئایا ڕەوایە بە ناوی گاڵتەکردنەوە جنێو بە یەکتری بدەن؟ ناڵە نەخێر بە هیچ شێوازەشی ڕەوانیە ینی دوورە لە مرۆڤایەتیشدا لە خوڕۆشتی مرۆڤایەتی ئەو شتە زۆر دوورە بەڕاستی شتێکی قێزەونە ئەم بەڕێی خۆم تا ئەو ڕێی شخصی خۆم ئەو هایە بزە لە کۆمەڵگای ئێستاش. باشە بۆچی کاتێک کەسێک کە ستایلێک بەدڵی خۆی جاقشداهێنان بێ جلوبەرگ بێ کە لە بیپۆشێت ئیتر خەڵکێک هەیە لە باتی ئەوەی بۆ نمونە ئەگەر هەڵەشی کرد شێوازەکەشی جوان نەبوو بە جوانی پێی بڵێت دەست دەکا بە جنێودان و نمونەی بە ئاژەڵ بۆ دەهێنێتەوە. تەبان ئەوش دەگاتەوە یان دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشەمیری ئەو کەسێک کە ئەو شتای دەکاتن ئێستا هەر کەسێک لە خۆی حۆڕە بەس ئەمەوەکو ینی کۆمەڵگەکی مسلمان هەموو یاسا و ڕێسایەکانمان دیارە کابرا جلکەکی لەبەردەکە ینی ئەگە جلکەکە نەشیاوە بیتن تەبان شتێکی خۆش نییە بەس کابرا ینی بە ئەدەبەوە پێ برێ لەبەر ئەوەی کابراش ینی قەنەعاتی پێبی ئەوی شەی نەکاتن ئەوها بەڕێی خۆم ئەوها باشتر. زۆر باشە ئێمە مسلمانین چەندێک ئاینەکەمان ئاینی پیرۆزی ئیسلام هانی داوین بۆ ئەوەی زمان شیرین بین و قسەی زبر فڕێ نەدەین زۆر لە خۆ دینی ئیسلام ئاماژە بە هەر هەموو شتێکی کردیە ئەگەر لەسەر دینی ئیسلام ئەمە پەیڕۆ بکەن دینی ئیسلام لە هیچ شتێکی تەبەن هەڵەمان ناویتن هەموو سنوورەکان دیاری کرایە لە ئیسلامدا لە دینی ئیسلام قسەکانمان یان لەسەرمان دەنووسرێن یان بۆمان دەنووسرێن حتمەوەیە خەرچ خۆشمان ماشەڵای لێبێ ینی زیاتر دەگەڕێتەوە سەر ئاستی ڕۆشنبیری خۆمان یعنی بەو دەرەجەی نییەن ینی زۆر ڕەقەمێک باشویتن. وڵی بەخۆی سەرەتا جوندان شتێکی زۆر عیبە بەس هەیە عادەتە و بە زمانیشی گرتیە هەر جوندەدا یعنی جار وایە برادەرە بە ناوی برادەراتی بە ناوی سوحبەت هەر جوندەدا. باشە ڕەوایە بە ناوی هاوڕێیەتی بە ناوی سوبعات ئەو جۆرە جنێودانە بە یەکتری بدەن؟ شیاو نییە نەخێر بێ شێوەیەک شیاو نییە جوندان بە بەرامبەرەکە ینی ئەوجا برادەر بێ ئەوجا ینی لە خۆشەویستیانە شتیوا لە گۆڕێ جوندان بووە لە خۆشەویستی کابرا ئەو کەسێک کە خۆش دەیە ئای بە هەرزوونی پێ بدەیت. باشە کاتێک ئەنی دیتیتمان کەسێک کە مدارێکی خۆشویستیە گاسی کردێت جنێویش پێداوە ڕەنگە شیاو نەبێت کە لە ڕێگەی مایکەکەەوە بیڵێم جنێوی پێداوە گاسی کردووە دواتر ماچی کردێ گوتیەوە لە خۆشەویستیانە کەوای پێ دەرێم بەخوای ئەمە ڕۆژانە هەمومانەوە شتانە بە چای خۆمان دەبینی ئەنی جوندان بیتە عادەت هەیە لە خۆشی جوون دەدا هەشە بە هەوە جوون دەدا دیاردەشی ناشین نەبێ گوما لە ناو کۆمەڵی لە هەندێک کۆمەڵێک بی ینی لە ناو کوردەواری بی لە غەیری کوردەواری بی جوندان شتێکی زۆر عیبە. باشە خۆت ڕاشکانە پێم بڵێ جنێوت بە کەس داوە؟ من نەخێر. باشە چ شتێک وای کردووە کە ئەو دیاردێ لە توودا نەبیتن ئەو سیفات هەیە؟ ئەمن جارێکیان کە لە جادە دەڕۆیشتم جوون بە نەفەرێکدا کابرا گەڕاوە بە شێوەیەکی جوان ئەوجا یعنی تەمەنیش هەرزەکار بووین وتی ئەو جوندانە لە شێوەی تو نایە من لەو کاتەوە جوندانم بە تەرک کردووە گەڕاوە ئامۆژگاریەکی جوانی کردی تەرک بەبێ ئەوەی یعنی جوون بدایان قسەی ناشرین بکەیان شەڕ بکەیانەوە بەزوتی جوندان لە سفەتی تو نییە
لەوە ئەم زوندان تەرە کردی هەرزەکارش بوو ینی هێشتا نەموو مالیات بوو نە تەمەنمان گەورە بوو مندار بووین ینی کابرا گەڕاوەتی زوندان لە شێوەی تو نییە لەو کاتەوە زوندان تەرە کردێ زۆر جار دایک و باوکێ دەڵێت ئەوەندە قسە بە منداڵەکەم دەڵێم ئەوەندە جوێنی پێدەدەم هەر ڕێگای ڕاز ناگرێت ئایا پەروەردەکردنی منداڵ بە جنێودان دەبێت؟ نەخێر بێگومان پەروەردەی مندار دەبێت بە نسحەت بێ نەک بە زوندان دەبێت بە قسەی خۆش بێ دای بنیشێنی برێت جوون بە خەرک مەدا نسحەتی بکەی بە هیچ شێوەیەک جوون نەدا یعنی جوون بە هیچ کەسێک نەدا نەک خزم بێ یان ئەو کەسەی لەگەری دەژێ یان داکوبا بێ چکە ئەگەر فێرە جوونت کرد دوایان جوونەکە بە داکوبابەکەش دەدا خۆ ئەگەر بێگومان گەورە بوو ئەو مندارە کە فێرە جوونت کرد ئەو جوونە بۆ داکوبابەکە شەر دەگەڕێتەوە کەواتە ئاین ئیسلام هانی داوین پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرموێت جنێ و بە دایک و باوکی کەس مەدەن بۆ ئەوەی کە جوونێ بە دایک و باوکت نەدا جوندان نەک ئەوان یعنی ئەو کەسێک کە جوونت بە دایک و باوکچی یەکێکدا کابراش بەرامبەرەکەت جوون پێدا مانای کە جوونەکەت بەودا جوون بە خۆتدا باشە بۆچی کاتێک بەشێک لە شوفێران کاتێک خەریکی لێخوڕینی شوفێرین تووڕە دەبن لە بەرامبەرەکەیان یان لەو کەسەی کە لە بەرامبەری دێت ئیتر هۆڕینی تەواوی بۆ لێ دەدەن و جنێوی پێدەدەن بۆچی ئێمە تاکێکی تووڕین وەڵای ئەو دیاردەیە زۆرە هەر کابرا بە خۆی جاروایە لەسە عسابە لە ڕێ دەڕوا هەر بە ئەنجات جوون بە خەرک دەدا ئەو دیاردە هەیە زۆرە بە چای خۆمان ڕۆژان دەیبینی باشە کاتێک لەگەڵ شوفێرێک سەرکەوتی بۆ شێوازە مامەڵی کرد ئامۆژگاری چییە بۆی؟ وڵای ئامۆژگاری بۆ هەموو کەسێک نەک بۆ هەرشفێر و بۆ تاکلایەن و یان ئەوە هەر کەسێک بیانی لە ڕاستە خۆی واز لە جوون بێنێ باشە جوون بە کەس نەدا و کەسی جوونی پێ نادا بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان سەرنجی بەشێک لە وڵاتیان بوو لەسەر دیاردەی جنێودان لەنێو کۆمەلگادا بەداخەوە کاتێک کە کەسێک دەبینین سەرکەوتووە لە بوارەکەی خۆیدا هەنگاوی باشی ناوە ئیتر بەشێک لەو کەسانەی کە ناحەزین کە حەز بە دەرکەوتن و سەرکەوتنی ناکەن دەست دەکەن بە جنێودان و ئەو دیاردەی جنێودانە بە تایبەتی بەشێک لە وڵاتیان وتیان کە ئافرەتێک دەردەکەوێت سەرکەوتووە ئیتر ڕەگەزی بەرامبەر کە پیاوە یان کوڕە خەریکی جنێودانە بۆ ئەوەی ڕای بگرێت و نێهێڵێت هیچی دیکە هەنگاو بنێت بەداخەوە کاتێک دەبینین کەسێک ستایلێکی بەدڵی خۆی داناوەیان جلوبەرجێک بەدڵی خۆی پۆشیوێتی ئیتر کەسانی دەوروبەری خەریکی ئەوەن کە گاڵتەی پێدەکەن و دەڵێن بەڕاستی ستایلەکە زۆر ناشینە ڕێک لەو ئاژەڵە دەچی یان ڕێک لە فڵان کەس دەچی کە نمونە و یان جنێوی دیکەشی پێدەدەن یواخوازم کە دایکان و باوکان لە ماڵەوەش بە بەردەوامی ئامۆژگاری منداڵەکانیان بکەن بۆ ئەوەی جنێو نەدەن و دایکان و باوکان لەبەر چای منداڵەکانیان جنێو بە یەکتری نەدەن چونکە منداڵ هەر شتێک کە دەیبینێت لاسایی دەکاتەوە بۆیە هیواخوازم واز لەو دیاردەیە بێنن کە دیاردەی جنێودانە با تۆزێک ئارام بگرین و لەسەر مناقەشەکردنێک خەریک نەبین جنێو بە یەکتری بدەین لەسەر مامەڵەکردنێک خەریک نەبین جنێو بە یەکتری بدەین چونکە لە ئەنجامی جنێودانی زۆر جار کارەسات دەقەومێت زۆر جار لەسەر جنێودانێکە کە مرۆڤ دەکوژرێت و ئیتر دواتر دەڵێن پەشیمان بووینەوە لەو کاتەدا تووڕە بووین تاتەوەرێکی دیکە و تاڵقێکی دیکاموتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ